کمیتا وکولین لدور ایریشا چلیا سال 2021 لسر کنگرس دخواز جدادوارین فدرالی دیکه که سروک بره دونالد ترامپ سوجدار بکن. ل باجار سان دیگو خو پیشاندرین ایرانی دخواز روخاندن رژیم ایرانی دیکه. پارتی HDP ده داخویانیه که ده ایریشا لدجی پارلمانتری بره فرهاد انجو شرمزار دیکه. دنگ امریکا سلاوو رزن هفکاری من آسو جبارو من صالح دمیجر بوا بینرن هیجا دمجمیر هفته بیانیه لواشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کنکشن جورا پیشکش دکن. لواشنطن دي سي وصلاوي استافي دنجي امريكا واسو جبارو هاوكارم صلاح دميجر تان لبي فرمون لقل دريجي برنامه كمان. کمیتا انجمن نونران امریکا کو وکولینا ایریشا شش چلیا 2021 لسر آواهی کنگرس دیکر روز دشمه ج دادوارین فدرال خواست کو دونالد ترامپ ج بر رولا وید گورکرنا ایریشا کوجر دا تاوان بار بکن دا خوازا سوجدار کرنا سروکی بره کو د دیروک امریکا دا یکم پیشنیاره که کنگرسیا جوی رنگیه او د جوینا گشتیا داویا پانلا نه اندامان دا هاتکو او حجده مهن وکولینان دکن لدور هولدان ریگرتنا لوگوهستنا آشتیانه دستهلاتش هلا به هزاران پشتگیرین ترامپ و پانیلش وزارت داده خواست که ترامپ به آستن کرنا خبات فرمیین کنگرس کمپلویا خاپاندنا امریکا داینا داخویانین دروین و آلیکاری آن گرکرنا ایریش تاوانبار بکه. لجنەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کە لێکۆڵینەوە لە هێرشەکەی شەشی مانگی یەکی ساڵی 2022 دەکەن بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا. ڕۆژی دووشەمە داوای لە داواکاری گشتی فیدراڵی کراوە کە دانالد ترامپ بە ڕێگریکردن و یاخیبوون تومەتبار بکەن بەهۆی ڕۆڵی هەڵگیرسانی ئاژاوە. لیژنەی هەڵبژێردراو بە کۆی دەنگ راپۆرتەکەی پەسەند کرد کە ڕاستپاردەی تومەتەکانیشی تیادا بوو. هەر حەو ئەندامی دیموکراتەکە و دوو ئەندامی کۆماری خواز لەگەڵیدا بوون. سەبارەت بەو پرسا سیروان کە جۆمان لەگەڵایە هاوکارمان سیروانم کاتت باش ئەمانەوێت زیاتر زانیاری لەو بارەیەوە بۆمان باسکەیت و بۆ بینەرانی دەنگی ئەمریکا ڕوونکەیتەوە. بله آسو دنباش وکو تا و صالح جی گوت اف جوینا هری داوی یا گشتی بو کوش بو خلکی برچاف کری بو دو روزا دوشمه بداوی بو اف جوین وکو وجی گوت هفت اندام دموکرات پیک دهات اف پانل اف کمیته و دو اندام کماری بو خوشی لدجی دونالد ترامپ و آرمان یعنی ودیتنین خوین داوی لپیش گل امریکا داخیان کرین پیشنیارین وانین توان کرینه هبون یک جوان اوجی کو هاندان جیان آلیکاریا سرهلدانه که لدجی حکومت امریکی و هر و ها ریگرتنا لبر قانون که امریکی او جیا کنگرسی کو وقتا هجمارتنا دنگدانا سال 2020 یا سرکفتنا سروک نوها جو بایدن خالا سیم جی او جی کمپلویا لدجی سخت کمپلویا جبو سخت کرنا حکومت امریکی و یا چاران آسو کمپلویا جبو دانینا داخویانین دروینیان ین سخت اوانا هلبت تشتکی امجبو بینران زلال بکن آسو تبنگه هاوان تنهی کو اف توان و یکسر پیک ورن جبرگو اف کمیته کنگرس تبنگه که وی دآلیه توانباریه ده تنهی تنه وزارت دادوریه الامریکا و دزگهن سر بحکومته دکارن وی که پیک بینن افغانات تنه وکو پیشنیارن دکارن ببن وکو پیشگیریش بو بلگین دنیان لدجی دونالد ترامپ و اندام دنیان کاربدستین دنیان حکومت امریکی د وان بویرن جانیوریا 6 جانیوری 2021 ده پیک ورن. بەپێی زانیاریەکان سیروان تۆ باوەڕت وایە کە بتوانرێت دانالد ترامپی سەرۆکی پێشوو دادگایی بکرێت بە شێوەیەک لە شێوەکان؟
ئاسۆ ئاکەسبە ڕۆژە چەشەمم وێ بێتر هورگیریên vê raportê derkevin ew agahiyên got do komîteya di civîna xwe ya dawî de belavkirin tenê xalê serekî bûn sibe wê raporta bi tevahî were derketin wek bîskadin jî min got bi rastî tenê ev tawanbarî tenê ev her çar xalana tenê dibin alîkar ji bo wezareta dadweriyê wezareta dadê ji ber ku niha kongres ew deselat tune ye ku vê yekê bike duwarê siyasî de jî gelek dibêjin dibe ku ziyanê bigihîne serokê berê Donald Trump ji ber ku Donald Trump berî çend hefteyan berbijartiya xwe namzetiya xwe ya hilbijartinên 2024 ji bo serokatiya hilbijartiniye gelek kes û şirovekar dibêjin dibe ku ev yek bibe asteng li ber hewildanên Trump ku careke din xwe ji bo serokatiye hilbijêre lê aso vaya tiştekî divê em ji bîr nekin vaya tiştekî dîrokiye cara pêşî di mêjûya Amerîka de ku bi rastî civateke Kongresa Amerîkî yan komîteyeke Kongresa Amerîkî çend tawanbariyên wisa bi vî rengî li dijî serokekî berê derdixin. بەڵێ بەڵێ سوپاس بۆ زانیاریەکانت سیوان. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دا ئاخافتنە خۆ de ji bo pîrozkirina cejna cihûyan Hanuka li Koşka Spî keşbûna gotara dijî samîzmê şermezar kir. Serokê Demokrat çalakiya şeva dişemê de ji mîvanan ra got ku bêdengî divê derbarê de komplo ye û pêdiviye ku nefret tundî û hesta dijî samîzmê were şermezarkirin. Cejna Hanuka di demekê de tê pîrozkirin ku pêleke bûyerên dijî samîzmê derketiye pêş. Serokê berê Donald Trump li havîngeha xwe ya Mar-a-Lago ya Floridayê mîvandariya kombûneke serweriya spî ku ya ku holokostê red dike kir. Grûpeke mafên sivîlên cihû sala borî 1717 bûyerên dijî samîzmê tomar kirin. بڵێ یاسادانەرانی ئەمریکا لەم هەفتەیەدا ڕوبەڕووی وادەیەکی توندەبنەوە بۆ پەسەندکردنی پرۆژە یاسایەکی بەرفراوان کە تا مانگی نوێی داهاتوو بودجەی حکومەتی فیدراڵی دابین دەکات. قەبارە و مەودای بودجەی سەربازی ئەمریکا و خولێکی نوێی یارمەتیدان بۆ ململانەی ئۆکرانیا لە نێو ئەو بابەتە گرنگانەدان کە دانوستانیان لەسرە. فەرمونون لەگەڵ ئەم راپۆرتە. مجارên hestiyar dawiya salê da têne pêş, Koçka Spî Biden amaja bişandina sistemên mûşekîn Patriot diket bi Ukrayna da ku dijî zedegaviyên Rûsya şer biket. Balyûza Ukrayna bo Amerîka di bernameya destwîkî IBC da gotî ku pêşgirî geleka giring e. Li ser binêsaziya sivîl êrişekê mezin heye ji sedî pêncî tora enerjiyê hatiye wêran kirin. Divê em vê rawestînin û têkanê riya ku em vê bikin li her cihekî Ukrayna zêdekirina hejmara berîvaniya esmanî ye. Her wisa yasadanerên Amerîka lezê dikin bû bi dimahî înana pakêta yasayî ji bo pêşgirîkirina hukmedeya vê sala darayî. Lê ew neşiyan bigihna rekeftinekê derbarê çaksaziya koçberiyê. Herçende yasaya 42 ya serdemê Covid ya sunûrdarkirina koçberan biryara roja çarşembe bihête dimahî înan. Yasaya 42 pêdeviye bête dirêjkirin heta ku em pirastî bikarin çaksaziyên koçberiyê bikin. Komarî hoşyariyê didin ku rakirina sunûrdarkirinên koçberiyê renge bîte egerê drûstbûna kêşeyan ser sunûran. Endamekê Kongrêsê Texas gote CBS ev rewşeka xirab e. Ew bahozeka koçberan ne û bandûr kiriye ser her kesî. Komîta Vekolînên Hêrişa şeşê çila 2021 bû ser Kongrêsê Amerîka ew jî di raporta xwe ya vêdawiyê vê hefteyê belav ket. Bêzra min belgehene ku Donald Trump tawan encam dane derbarê hewldanên xwe yên betalkirina hilbijartinê da. Weke nêrîna dozgerekî berê ez hezir dikim têrawê belgehene ku serok tawanbar bihê dîtin. Kongrêsê Amerîka di ev sala da tenê 5 rojên karkirinê mayne. Kongrêsê nî di meha êk da Sîndxûd ku têda komarî piraniya encûmenên nîneran in. Ji bo raporta Katrina Gibson hatin mayî dengê Amerîka. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
لباجار سان دیگوی ولایت کالیفرنیا جواکا ایرانی لناوندا باجر خوپشاندانک پیک آنی و تیدا داخوازا روخاندن رژیم ایرانی کرد. بهتر زانیاری دوی راپورتی ده. لەڕاستیدا بە مشکی کەسدانە دەهات کە چۆن شتەکان لە ئێراندا هەموو هەفتەیەک پەرە دەسێنێت. کۆمەڵگەی ئێرانیەکانیش لە ساندیاگۆ بۆ ناڕزایی دەربڕین و هوشیارکردنەوە لێرە لە ناوجەرگەی شارەکەدا گرتبوونەوە. لەم هەفتەی ڕابردوودا دووشتی گەورە ڕوویدا، دوو لە سێدارەدان. یەکێکیان لە زیندان بوو گەنجێکی تەمەن 23 ساڵان بوو، دوو هەمیشان گەنجێکی دیکە بوو کە لە شوێنێکی گشتی لە مەشەد لە سێدارەدرا. دوای سێمان لە تووڕەیی جیهانیدا گەیشتە ئاستێکی لە ڕاددەبەدەر لەم هەفتەیەدا لە کاتێکدا ڕژێم دەستی کردووە بە لە سێدارەدانی خۆپشاندەران. دڵت پارچە پارچە دەبێت. ئەو دوو کەسەی کە لە سێدارە دراون بە تاوانی شەڕ دژی خوددا سزادران. ئەوان ئیتر ئەو ڕژێمەیان ناوێت، داوای گۆڕینی ڕژێم دەکەن. پەریا خێزانی لە ئێران هەیە، مانی ڕابردوو لە کاتی خۆپشاندانێکی ئاشتیانەدا ئامۆزاکەی کوشرا. لەوەتەی ئێوە ڕوویداوە جۆرێک لە هەستێکی نوێی بۆ من و خێزانەکەم هێناوەتە ئاراوە. ئەو دەڵێت حکوومەتی ئێران بە خێزانەکەی وتووە کە دەبێت بڵێن بەهۆی کۆڤید-19 مردووە. بەڕاستی بۆ گەیاندنی دەنگیان و ڕوونکردنەوەی ئەوەی چی لە ئێران ڕوودەدات، چونکە بەداخەوە لەوێ کێشەی ئینتەرنێت هەیە کە لەوێ داخراوە، ئەوان ناتوانن دەنگی خۆیان بگەێنە وڵاتانی ڕۆژئاو و باقی جیهان و هەر بۆیە پێویستە ئێمە لە بری ئەوان ئەو کاریان بۆ بکەین. تا ئەو کاتەی ئێرانیەکانیش لە خۆپشاندانەکانیان بەردەوام دەبن، ئەم کۆمەڵگەی ساندیاگۆ دەڵێن ئەوا لێرە دەبن تا دەنگەکانیان بگەێنن. تا ئەو دەمەی ئەوان هەر بکوژرێن و لە شەقامەکاندا بن، ئەوە ئێمەش ڕناوەستین. پرۆسەیەکی وزەبەخشی دوولایانەیە، ئەوان وزەی خۆیان لە ئێمە وەردەگرن و ئێمەش وزەمان لەوانە وەردەگرین. خۆپشاندەران هیوادارن چەند شتێکیان لە خۆپشاندانەکان دەست بکەوێت. ئەوان دەڵێن هیوادارن حکوومەتی ئەمریکا بە بەیاننامەیەکی پشگیریەوە بێتە دەرەوە بۆ ئەو خەڵقی کە لە ئێران ناڕزایەتیان دەربڕیوە. هەروەها دەڵێن هیوادارن هانی ئەمریکیەکان بدەن تا نامەی ناڕزایی بۆ نوێنەرە هەڵبژێردراوەکانیان بنووس. لە کاتێکدا کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیەکی توندوتیژانە ناڕزایەتی جەماوەریەکان لە ناوخۆی وڵاتدا سەرکوت دەکات. ماوەی چەند هەفتەیەکە لە هەوڵدایە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ ناوەکیەکان. وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەمڕۆ سێشەممە لە ئوردون لەگەڵ بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا و جێگرەکەی دیداری کرد و لەگەڵ ناوبرا و سەبارەت بە بوژانەوەی ڕێکەوتنە ناوچەکەی ئێران گفتوگۆیان کرد. هاوکات ڕۆژی سێشەممە گرتێکی ڤیدۆی جۆ بایدن بڵاو کراوەتەوە کە تایدا بەڕوونی باز لە مردنی ڕێکەوتنە ناوچەکەی ئێران و زلهێزەکان دەکات. جێی ئاماژەیە کە ڕۆژێک پێش دیداری وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ جۆزێف بۆرێڵ لە ئوردون شاندێکی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی کە بۆ بە دوواداچوون بۆ دۆسەی سێ شوێنی گومان لێکراوی چالاکی ئەتۆمی ئێران چوبوونە تاران دەوترێت بە دەستی بەتاڵ لە ئێرانەوە گەڕاونەتەوە. جۆزێف بۆرێڵ لە دیدارەکەیدا لەگەڵ حوسێن ئەمیری عەبدوڵڵاهیان جەختی لە هەڵوێستی یەکێتی ئەوروپا کردەوە سەبارەت بە دەرەنجامەکانی دابینکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا لەلایەن ئێرانە و ئەگەری گەیاندنی موشەکی ئێرانی بۆ رووسیا. وا بۆ 3 مانگ دەچێت خۆپشاندان لە ڕۆژهەڵات و کوردستانی ئێران بەردەوامە. زیاد لە 500 خۆپشاندەر کوژراون، ئەمە بیاشگەل لە برینداربوونی سەدان بریندار و زیاد لە 18,000 کەس تا ئێستاکە دەستگیر کراون. هونەرمەند و کەسانی شارستانی تیادایە، بەڵام ناڕزایەکان زۆربەی چین و توێژەکانیشی گرتوۆتەوە بۆ ئەو مەبەستە میوانداری مایسترۆ و هونەرمەندی کورد پێدرام شەهلایی دەکەین. کاک پێدرام ئەم کاتت باش. هەموو کاتان باش کاکە سوگیان. زۆر سپاس. پێدرام هەڵبەت سەرباری ئەوەی خۆپشاندان زۆربەی چین و توێژەکانی گرتوۆتەوە، بەڵام هونەرمەندان بەهێز و گوڕێکی جیاوازەوە لە ڕێی هونەرەکەیانەوە خۆپشاندانەکانیان جڵەوداوە، بە تایبەتی ناسیر ڕەزازی و پێدرام شەهلایی و زۆرێک لەو هونەرمەندانە و هاوکات دارویش و ئیبی و هونەرمەندانی ئێران کە بوونەتە پشتیوانی ئێران. بەڵام ئێران کۆماری ئیسلامی ئێران بە بەردەوامی سەرکوتی زۆرێک لە هونەرمەندان و زۆرێک لە ناڕزایەکان و بە تایبەتی ژنانیش دەکات.
پێم خۆشە زیاتر ڕوونکردنەوەمان بۆ باسکەی لەو بارەیەوە پێرە. بشكل سلااو و ڕێز و حرمەت بۆ جنابەت کاک ئاسۆ و هاوکارانتان لە وست ئەمریکا. ئەوەی ڕاستی بێ مەسەلەکە ڕەنگە کەسێکی وەکو من ئیجازە بەخۆی نەدا کە بێت ئەو شۆڕشە مەزنە هەڵسەنگێنێ بە حکمیەوەی کە قارەمانانی مەیان ئەوانەی کە لەسەر شەقا من ئەوانن دەبێ پێناسەی ئەو شۆڕشە بکەن و بەڵام دیارە ئامانجەکەیان چییە بۆ مافی ڕەواکان ئازادی دەربڕین هەروەکی باسم کرد مافی ڕەوای خۆیان هاتنەتە سەر شەقام و دوای ئەوە دەچن کە ئاڵوگۆڕێک پێ بێت کە ئەوانیش وەکو ڕاوی ئینسانەکانی پێتاوی مرۆڤەکانی تر لەسەر و خۆی زەویە بە ئازادی و بە دڵی خۆیان بژین. ئەم ڕێگەیەدا مەسئولیەتی کەسانی وەکو کەسێکی وەکو بەندە من ناتوانم لە بڕی کەسانی تر قسە بکەم بەڵام وەکو خۆم من پێم وایە وەزیفەی ئێمە ئەوەیە کە دەنگی ناڕزایەتیەکان ڕازاوە بکەین. من پێم وایە لە ڕێگەی هونەرەوە شۆڕش ناکرێ شۆڕش توانێت فقط هاندەری بورە هونەر یا مۆسیقا لێرەدا ئەتوانێت هاندەری دەنگی جەماوەری گشتی بێت و وەکو ئەوەی کە ئەو شۆڕشە بتوانێت تەزین بکە ڕەنگێکی پێ بدا کە دەنگەکە زیاتر بڵاوە بێت و شتێکە کە من لەسەر ئەرکی سەرشانی خۆم زانیوە و بەو توانایە کەمیەکە بووە یەک دوو بەرهەمان پێکێناوە. بەڵێ پێدرام هەڵبەت ئەمە باس لەوە بکەین کە سەرباری ئەوەی کۆماری ئیسلامی ئێران سەرکوتکاری زۆری کردووە بەرامبەر خۆپیشاندەران بە گشتی بەرامبەر خەڵک بەڵام دەشێوێت سەرکوتکاری و ستەمکاری بەهێز کات بەرامبەر هونەرمەندان. ئێستا یەکێک لە هونەرمەندەکان لە کونجی زیندانە بۆ ئەوەی کە فەرمانی سێدارە بدرێ ئەمە بێجگەلەوەی کە ئێران لەو باوەڕەیە کە سەرکوتکردنی هونەر و مۆسیقا دەتوانێت ئازادیەکانیش سەرکوتکە لە ڕێی سەرکوتکردنی مۆسیقا و هونەر و هونەرمەندانەوە. دەسەڵاتی تاران 43 ساڵە سەرکوتەکە دەسەڵاتی تاران 43 ساڵە عەبایەکی ڕەشی ناوە بەسەر هەشتی جلوەی جوانیە جا بۆیە ئەمە شتێک نییە کە چاوەڕوان نەکرابێت. ئەوەی کە ئێستا ئەیەوێ ڕێگەی کەسێکی هونەرمەند و سزا بدات کە زۆر ناڕەوایە فقط بۆ ترس و وەحشەتە بۆی کە ئەویش نیشان بە چەکێکی بەدەستە بۆتوانێت لەوە ئیسفادە بکات. من پێم وایە لێرەدا نابێت جیاوازی بکەین لە بینەوە کە کەسێکی ئاسایی لە سێدارە بدرێ یا کەسێکی هونەرمەند. ئەوەی کە جێگەی داخەوەیە کە مرۆڤێک ئینسانێک بە 1001 هیوا و چاوەڕوانی سێدارەیە. بۆیە من پێم وایە من فەرقێک ناخەم ئایا هونەرمەندێکە یا کەسێکی ئاساییە هەر کارەیەکە هەر کەسێکە ژنە لاوە پیرە کوردە غەیرە کوردە هەموومانە بەرحاڵ ئێستا لە چوارچێوەی ئێراندا 43 ساڵە ئەو هەورە پەڵە هەورە ڕەشە موجودە و ئەگەر لە بواری مەسەلەی دۆخی کورد و باسی بکەین بەڕاستی ئەمە 43 ساڵ نیە ئەسەن مێژووی کورد بەداخەوە قەت لەگەڵ ئێمە سازگار نەبووە و وڵاتانی زلهێز و داگیرکەران ئەم وحشەت و ترسیان هەمیشە بەکارهێناوە بەڵام تا ئێستا جوابی نەداوەتەوە ئێمەش بەردەوام بێت. کاک پێدرام هەڵبەت شۆڕشی ژن ژیان ئازادی تەنها لە ناو شەقامەکاندا نەمایەوە بەڵکو بوو بە هەڵایەکی جیهانی و هاوکات بوو بە ناڕزایەتێکی جیهانی بەرامبەر کوشندەگەرایەکانی ئێران و ستەمکاریەکانی ئێران بەرامبەر خەڵک هاوکات ئەمە لە ناو هونەردا ڕەنگی یایەوە و بووە پردی پەیوەندیەک لە نێوان زۆرێک لە نەتەوەکانی زۆربەی نەتەوەکانی ئێرانە بە کورد و فارس و بەلوج و هەموو نەتەوەکانی دیکەوە. پێت وایە کە ئەمە هەماهەنگێکی گرنگ و شارستانی دروست کردووە بەرامبەر ستەمکاری؟ من ئەتوانم ئەوە بڵێم هیوادارم هەماهەنگیەکی دروست کردبێ و هیوادارم بە قەولی و وشەی فارسی دەڵێ فرسەت تەڵەبانە نەبێ یا بۆ کارێک نەبێ کە خۆیانی پێ دەربخەن یا خۆت بە هەلێکی بزانن کە حتمما کارێکیان کردبێ کە دوایی گلەییان لێ نەکرێت. بەڵام حتا
لەسەر ڕایەوەیشا من پێم وایە ئەم کارانە هەروەکو پێشوو ئەرزم کردی کەسێک کە بەڕاستی خەلاق بێ کەسێک کە بەڕاستی بڕوای بە ئازادی هەبێ ئەگەر پیشەکەی هونەر بێ لە هەر بوارێکا بێت چ وێنە کێش بێ چ نووسەر بێ ژەنیار بێ گۆرانی بێژ بێ شاعر بێ ئەتوانێت فقط تەعزینی کە ینی ئەم شۆڕشە بە شێوەیەک جوان بکە ڕەنگێکی بەهێزتری پێ بدە و من پێم وایە ئێستا بە خوشحاڵیەوە ئەو شتە دەبینرێت بەڵام ئایا ئەمە تاکوێ دەڕوات و ئامانجەکەی چێ ببورە داهاتەکەی چ دەبێ بداخەوە کەس نازانێت هیوادارم کە ئەو خوێنانەی کە ڕژاوە هیوادارم ئەو زەحمەتانی کە کێشراوە ئەو ڕەنجانەی کە خەڵک دیسان دوپاتێکەوە خەڵکی سەر شەقام ناخۆ کێشایانە بە فیرۆنەوە من تەنها ئاواتێکم ئەوەیە ئەنا مۆسیقا دەمێنێ مۆسیقا شتێک نییە کە من بە پێچەوانی زۆر خەڵکی تر زۆر نادەم لە سنگی خۆمای مۆسیقا وایە مۆسیقایش وەکو هەموو شتێکی تر ئبرازێکە وەسیلەیەکە بۆ جوانکردنی ژیان و دەبێت لەم شۆڕشەدا تا ئەکرێت تا توانامان هەیە هەر کەسە و بتوانایی خۆی بە توانگەی خۆی بتوانێت هەوڵ بدات و بێگومان ئێمە تەنهانین بۆ نمونە جەناب بدام بەوە کرد کە کاک ناسری بەڕێز و من و گۆرانی بێژەکانی دیکە ئەم کارانیان بەڵام لە پشتەوەیشتا بەرحاڵ کەسانێک تر هەن کە زۆر زەحمەت ماندوو دەبێت لەگەڵ ئێمەدا یەکێ لەوانە ئەمێ ئاماژەی پێ بکەم شاعر و هاوشاری عزیزی خۆمە کاک خالیدی ڕەشید پوور کە زۆر زەحمەتەوە لە ماوەیە بەهۆی ئەوە بە یارمەتی دەربووە بۆ نووسینی بەرهەمەکان لە بواری شاریەوە. بەڵێ زۆر سپاس کاک پێدرام هەڵبەت لە دەرفەتێکی دیکەیە زیاتر گفتوگۆ ئەکەین لە بەڕێی بابەتێکی زۆر گرنگە. سپاس بۆ کاتی پێت بەخشین. سپاس بۆ ئێوە هەر سات و کاتێکی خۆش و سەرکەوتە بن. هەر بژین. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه ڕۆژی یەکشەمە لە ئەستەمبوڵ خۆپیشاندانێکی ناڕەزایی بۆ زیندانیانی سیاسی بەڕێوەچوو. پۆلیس بە توندوتیژی هێرشی کردە سەر خۆپیشاندەران و ژمارەیەکی زۆریان دەستگیر کردووە. ئەفسەرێکی پۆلیس لە هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلانە هەدەپە کە لە ئەستەمبوڵە فەرهاد ئەنجۆ دەدات. فەرمون لەگەڵ ئەم راپۆرتە. Değerli basın emekçileri. Roja yekşemê HDP İstanbolê ji boî balê bide ser zextên girtîgehan bi malbatên girtiyan re çalakiyek li darxistilê polîs êrişê çalakiyê kir û li dijî hevserokê HDP İstanbolê û parlamenterê berê Ferhat Encû tundiyê pêkanê polîsek şîmak li rûyê wî xist. HDP Amedê ji bo şermezarkirina van êrîşan helwesta li dijî Ferhat Encû li meydana deriyê daxuyaniyek da û êrişa polîs şermezar kir. Hate gotin ev şîmak ne tenê li Encû li hemî gelê Kurdatiye xistin. تو عریشکی الهمبر اراده خواهم قبول نکن عریشا الهمبر فرهاد انجو همان وقتی دا امنیز سالوگرا قطعا روبوسکینه عریشا الهمبر روبوسکی بو عریشا کلوان لهمبری ما پکتی سر اساس نیاری پکتی نیاری الهمبر کردا کسی خورتناکه نیاری الهمبر سیاست دموکراتیک کسی خورتناکه و چاره سری بخورا ناینه چاره سری آشتیه کی برومته چاره سری خورد کرنا دموکراسیه اما آشتیه کی برومزی بین سروی آخه اما آزادی زی بین سروی آخه تکوشینا ما انجاماوی سرکفتن به داوی عریشکارایه داوی آکپیه داوی مهپیه و بچن سرگوی بیروکی امجاردن ایریشال همبر حوالی خواه شرمزار دکن آتا گوتن جبو که HDP هیزکه اود پروسه هلبجارتنه دا دنگی ویزیده دبه لهمبر وی تندیک بزانه بون تی بریوه برن یعنی براستی HDP ترسن HDP چخواسته دبه خویی هیز چخواست چه HDP هیزاوی زیده دبه وگه لترکیه بجن کمی سدی پازده دنگی ویتنه سبیه سدی پازده و دنگ بستینه جبر ویا جوی هیزا HDP دترسن daha çendeki berici satçı bu vekilime ıgdırı Habib eksik dinge seyahat cihadan gibi hatta şikandın o asık İstanbul'ı fakat nay kabul kırdı ev şakam ev silah havik ya Kurda كسي وحيان يلو الهمبري ما والجل تشتا زغط وزوري واتك دانين واتك بحقوقك
جه حسابات پرسین و اف ناتا کرن لی مقابل اف پلان سازیه و اف پروژه پولیتیکایت شوپاندن یعنی ام سروی کرنی و سروی بیاری مرون نکاره تگوتنا بیش حقا کو دجی انسانیتیه هجا گوتناکو نرازی بونه نلدجی ایریشا سر فرهات انجو و بدومه خدجان فارقین دنگ امریکا آمد هر لی ترکیه پارتیا دستلاتدار ترکیه AKP هول داده خو بگهینه هدف دا لسر یاسه حجاب لترکیه گوتو بیجان بکه AKP دبیجه هر یاسه یک درباره حجاب ده دوی به دستوری وره پاراستن پارتیین دن دناف دجی جهپ لسر و مجاره نرین دن آنین زمان وک دانینا یاسه که جبو پاراستنا حجاب بی که دستوری ده جه بگره جبو بهتر زانیارین ها پیمنیر مل انقره ایوب دمیر بمره یدن باش ایوب اف مجار تا چه آسته بویه جه ناکوکیان لترکیه صالح نزدیکی دو مهبری جخوه نابره AKP و HDP دا هفدیتینه کاتبو چیکرن دیسا AKP لگل پارتیین سیاسی CHP پارتیا باش و MHP جی هفدیتین درست کربو لی پشتی دو مها جارکادن AKP دخوازه کو سردانا پارتیین سیاسی بکه کو ev زاگونا بنگهین دا وره گوراندن دیسا yani cigri gruba AKP Özlem Zengelci diyar kırku gotku en naxwazim biçin referandumu heke evad parlamentoya da were gorandın emci neçin referandumu rastı ana ev mesela hicabe anji zagona bingehin da gorandın dikarim bejim ku AKP wek mina siyaseteka taybetçi derdixine peş jiboku seroke CHP Kemal Kılıçdaroğlu jibo hicabe kanunaka taybet daxwaz kırbu evan jî jibo zagona bingehin evanin peş wisa diyare ku rojem peşiya me da jî eva were rojeva Türkiye باشه ایوب هلوستا یعنی ارگومنتا هدف دوی درباره دا چیه یعنی بیژن پارتیا دموکراتیکا گلان کو آلیگرا کردانه او چه هلوستی دوی درباره ده Salih de hevditina yekemin da ku vezirin dade serdana HDP kırbu gel şande ki ev dem jwe lwe derece HDP daxiyene dabu gotu bu ku em diji hicabe ninin jwe tişte usavnine le HDP ji hin peşniyar jibo AKP kırbu o madda dehemin da yani jibo mesela zaman jibo mesela jina jibo mesela hin tişten diji em heke duxazin em gorankariye ki usaji texne و گاوی خوانه که نزدیک چی دیار کربون لی راستی سرویا دا آنا دو مهدر باز بو چند روز بری یعنی جوینا HDP دا اوا هات سرویا هات سکناندن لی دوی واری دا HDP حتی نهاجی تشتکی وبر دیار نکریه راستی HDP دوی دمه دا جی ادی تشتکی دن جی دبیجه نخوازه کو زده خوانه که تخبن و سیاست AKP لبر بیجی HDP آنا بدنگه رنگه که وسط دیار دیگه باشه ایوب اگرم بدن برچاوان کو AKP خوازه ام بیژن یاسیا حجاب دستور ترکی دا وره چسپاندن و ام بیژن پاراستن لالی دن پارتیین دن و کو جه پیج مگو دناف دا دخوازن ببه یاسه لند دستوری دا به یعنی جیاوازی دناف ورا هر دو نرینان دا چیه لسر عرضه و چه به جیوازی تونه راستی CHP وقتا کو ev ani rojeve mebestawan ev buku AKP via wek amureki hilbijartini bikar neyne rasti. Yani mebest gorankari nim bu dve derida. Jibo uji Kılıçdaroğlu yekser xastu da kanuni da via xlas bike. Le AKP ji hema li beramberi via hewldan ekler xispeş got ku em zagoneka taybettana evi de zagona bingehin da bigorinin. Gav em tevay meze dikin rasti ev yani armanç gorandına kanuni anjiz makezagoni nine heri zedetir stratejiye ka hilbijartın eder ki ve peş jibo ji parti mesela CHP riyada xwe dur dixine. بله پیامنیر ما ایوب دمیر جه انقره مرابوی سپاس جبو وان آگاهیان
دادگاه بلندا ولات سوید دو دشمه داخوازا رادستکرنا کسکی که جاری ترکیه و تی خواستن رد کر و گوت که سوید وی کسی که بکریارن که پی هاتیه توانبار کرن سوجدار نابینه. ده دسپیکا و مهدجی سوید کسکی که جاری دادگاه ترکیه و به اندامتیا پککی هاتبو توانبار کرن در سینور کر. جبو شروع و مجارین ها رزدار اکرم اونن شارزای پیوندی ناونتویج سوید بریا سکایپ بمرایا روش باش ما مستاکرم رادسکرنا روزنامه‌وانه کی وکو بلند کنش لسوید چاوات خوندن بلکه سپاس راستی جناب تیزان اترسا وی روزنامه‌وانی و گله کسیدن یکی ترکیه و دخوازه وارادسی ترکیه بکن به پروسسا اندامتیا سرلیدانا اندامتیا ناتو سوید سپیکری السويد بيجو مان بيشتي السويد سرلدنا عندهم ناتو و جناب تزان تركيجي لهندر ويدر كد قلت أنا شرطة دي قلت السويد تك عندهم بير عندنا ناتو تزان بيجي بروسيسية آدر باسويد السويد قال لك تعويض دان تركيا واسطي تزان وقتها كي أو أمبارغويا عسكري تركيا هبو راكرن فاش تزان دور 3 مليار كرون يعني 6 مليون دولار أمريكي وكريدي دا شركتا رينيسانس تركي كجبو غرب كاريو فابريكه پاشت دزانه هناك یک دو کرد يعني دربي نور كذا امكار رادس نك دربي نور كذا بو شاز ورد بيجمع دي پاش بيجم يعني البروسيس تشتي از بحث كان السويدي بو جهه ناراضيه قال لك روزنامه‌وان السويدي عالم السويدي اكاديميسيان السويدي سياستوان السويدي بيان لرحتي خدام ديار كد وبيان دمديا السويدي كتب وجه لهمبر حكومتات شوي يعني شاصو صد ديمقراطيك وان بروسيس استيكري وتشل همبر حكومتات نو مودرات طبعا كونسرفاتيف همبر هر دازي ناراضيه قال لك نازل السويدي شيبو ونهاجي او ناراضي هين بردوام الراستين ايجا دنامه تزان تركي السويدي قال لك كنت قاضي ام قاربي سي جروبي جدا جروبا اندامكا اي بكاكي لكن جروبا اندامكا اي جماعه فتح الله جولان لكن وجروبا اندامكا اي جي دي دهاش خافجه رخنا تركيا اتشبت دبي بروسيسيدن دو كاتي هاري جرين كتركيا سرد ساكنه هنا دو كات سوان جماعه اي فتح الله جولان حسيت يجي بلان كلاش جناب تزان دبريا او انقلابا اكل بيجن دماهات هموز تركي تشيبو او سروكيه غازيتا توداي زمان بو تشتا تركي دي بيجي بيقول هباد كي بخدي غرابي افيال لبس انقلاب يجي او بري انقلاب بحشت روجا بتوداي زمان بلان كلاش نبيس يقول روش پر خراب ده وهي خراب تجي ده وهري خرابجي باشا ما مستعد دكتور هذا دكتور هذا كتيدو امين اولي جرينج بوتش از ديجن كتيدو امين اوي كجل عبد الله بوسكوت كتيب يقول هبار كم بكشتنا سفير روسيا اندري كارلوف لانكارا دبي اول كشري كشتني هذا تركي بين السويد لازم هذا تسليمه بك دكتور اكرم تنها اني زمان كو يعني بيجن تركي لسر سي اصلا سي جروبان يعني ام بيجن كسن كو غريداي بوان سي جروبان يعني او بولند كنجي كو غريداي او فتح الله جولانا ودمي تركي شو ايرو اني بو زمان كو او جوي بريارا دادگاه سويد نرازينا او تشتكي نينيه قالك نينيه جاليه سويد ف خمن تركي في درباري دا دشكي جان اصلا يعني سركي دا خوازن كسن غريداي پکي رادس بكن يعني جولان رادس بكن كيجان جبو تركي بهتر دپيشتنا قناعات عمد وقتها بريان هاي بحث فرصه قال قديم بو قناعات تم وقت اسف عندكم تركيا جرينجيه بهتر دزن كسي جماعتي فتح الله جولان جبوتش زبرك يجي يعني حساب سياستها هندرجي هي تزانه جنابنا جماعتي فتح الله جولان واردوغان دي قال لك ناكوكي تشيبون وتزانه شغله هفكرن لهذه اقلاب شيكن هبدو كشتن هبدو خصن حدثا جكار اميت او بو يسر انا جبو اردوغان قال لك المهم برياه البجارتنا بتيبتي كثير طرفي جماعتي فتح الله جولان وكثير شو يقولون منها بحث كرن يعني وقت avec بلان كلاش عبد الله بوزخورت كيدبي سفير روسي كشتي وقال لك بيجان المانيا يعني تركي دخواده و كتانا اساس ايك دخواده وان بالبدسه فانا حتى بدر هاجر سويد با كتانا غافي باويش برغي دلالت تنزان فا دما واني علم بحث لكن يا سويد وان تسليم ديك تنزان يك دو كرت تسليم كرن ياسه
يعني روجا وقرا ما الناس سويد شكري ونجم تركي شكري يعني اساس ايه روجا شكري اف ثلاثه ايك كاسين باندام كان فتح الله قناه اتهام كرن او هم السويد راجي سيبر الحبر الساكنه يعني مديا سويد تياتر وهم جي تركيا جبويد از نسوي برساته انا عاد تملك بيتري جرانيه جماعتي فتح الله يا قولن باش اف زلال بو ما مسج بردما ما كيما خوازم في برسيشتا بكم يعني هناك برك رنگا چالکوانی کرد بجن کد دمک یدا کو سوید بری چند روجان محمود تات کو باندامتیا پگکی هاتیا تاون بار کرن رادس کرد دمک یدا کو کسی که روزنامه وانی کی وک بلند کنش رادس نکر و دمه سویدی جوازیت خند ناوینا کسین گریدای گولن و کسین گریدای پگکی قناعتي من بالفس برصاب قوتي وبدي جمان جماعتي فتح الله قولن تجريان نعم التويل تجريا خطه تجريا خردا قال لك خرطني وقناعتي من بالفس السويدي اريد جدايه دخنا وبرصادني كاك صار بلكي هذه جريده سويد بيت داويه قال بشون داويه حاجه ما بتزانن او تشتيك مقوتنها ك 6 مليون كرون يعني 6 مليون دولار دان تركي او para سكن عندن باشي المسألة اللي فتح الله قرنجي أساس بخصن بلاد كلاس تسليم بكن باشي أوي سكن عندن لبنت السال مازد الريدان شيء يجين السويد ويجي جديد الحبري حكومة قال له خرط والحبر لا تشتيك التعويض السويد ضد تركي ضد ديار السويد مها إدي إقنابوك أو تشيجي بدأ تركي أو تركي هجوان هي تر بخوازة قناعتك من مها السويد وكين كفرينكر أو سياستها كابي هلا أوي يعني هستك جمع شيء بو كويدي داخوازن داوي و تركيا و بداوي بن هر جارك يكي را دست بكن و كسي جدي بخوازه و هر وها بمينه داولي برنت كدما مكم اكرم اونن شارزای پیوندی ناونتوی تج استکهلم سوید مرابي سپاس بو وازانیار کڕیارانی بولگاری بە ئۆتۆمبیل و پاسی پڕ لە خەڵکەوە سنووری ڕۆژاوای تووشە دەبڕن و سوود لە دابەزینی لە ڕادەبەدەری لیرەی تورکی وەردەگرن بۆ ئەوەی پێش جەژنەکانی سەری ساڵ بچن بۆ کڕیاری. یەکەم ویزگەیان نووسینگەی ئاڵوگۆڕی دراوەکانە بەر لەوەی بەرەو بازاڕەکان و دوکانەکانی خۆراک و خواردەمەنی بڕۆن بۆ شاری ئەدرنا لە باکووری ڕۆژاوای تورکیا. گەشتارێکی خەڵکی شاری بورگەلسی بولگاریا بە مەبەستی کڕینی جلوبەرگ و فەرش بۆ هاوڕێکانی گەیشتە شاری ئەدرنا. کڕیارێکی دیکە لە پێرنیکەوە هاتووە بۆ ئەوەی بۆ هەموو خێزانەکەی بازاڕی بکات. تورکیا لە تەنگەژەی ئابووری و قەیرانی ئابووریدایە ئاماری هەڵاوسانی فەرمی لەسەر و لە 84.39ەیە. ئەمەش کاریگەری لەسەر نرخی خۆراک و سوتەمەنی و کەلوپەلی ناوماڵ دروست کردووە بە تایبەتی بۆ هاوڵاتانی تورکیا. ئەدرنە لە ساڵی 2022دا 1,700,000 سەردانیکەری بەخۆیەوە بینیوە بە وتەی ڕەجەب گۆرگان سەرۆکی شارەوانی ئەدرنا. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. دماکو ایگور پونوچیونی یکم کاریکاتور خواه یا سیاسی کشاند او لروسیای دجیا و لبانک که دخبتی داگیر کرنا روسیا یا قرمه ده سال 2014 ده الهام داوی که به ناو پینوسا الیوشا ستوپن بکشینه بهتر آگاهی دوی راپورته ده. اف وینه کارتون سیاسی گوتیش خستنه سر شر اوکراینای جلای ایگور پانوچیونی و هاتنه چیگرن گوج سال 2014 ورده کشد دما روسیا کرایمیا تبلیغ گریه. Произошла аннексия Крыма. Dema Krimiya hat tevlîkirin gelek bandur li Semrikir. Vekî parêzerek perwerdekirî minzanî ku Rusya ketiye qonaqeka reş û tarî û encamên wê de gelekî xirab bin ji bo welatî. Min dixwaz vekî zarokekê wênan bikêşim ku hewl dida ka çend gelê Rusyayê sergermin sebaret tevlîkirina Krimiyayê. Lê min rex nedikir û henek bi wan tiştên min didîtin dikir.
پانوچیڤنی بەرهەمێن خوا بناوێ پێنووسە ئەلوشە ستوپن وەشاندن کو کوڕێکی تەمەن 7 ساڵی ڕووسیە و جیهانا لە دۆر خوا دکێشت. من navê pênûsa xwe Alûşa hilbijart ji ber ku dengê wê şirîn û xweş bû û paşnava wê Stupin ji ber peyva Putin û ya îngilîzî stupid li hev de anî. Li sala 2014 پانوچیڤنی karê xwe yê banqê hêla û dest bi kêşana wê neyan kir. Ez ji rayadara neditirsiya lê ji kesên ku bû rejimê kar kirine. Gelek kesên ku ti rejimê de ne dikarin bu tiştê min dikêşan min ceza bike. Di vî demî de xelk baş dihatin berçaw lê her hewlek bû nakokiya tigelvan bi her şeyin kesatî didîtin û bû wan ez dijmin bûm. ساڵا 2015 ئەو ji رووسیا هاتە ئەمریکا و لەسەر karê xwe berdewam bû lê vê carê bêtirs. Îro ew li San Francisco dijît û wêneyên siyasî li ser hest û şerê li Ukrayna dikêşit. Sembola Rusya modern çakûç e. Li vir min weke nîşanek tirsina kêşaye ku niha diqevimin û diyar e wek em dibînin dêr xelkî berev mirina wan rê dikin. ئەو هەنجاران شێوازە هونەرە ئەدوارد مۆنیک یا تابلۆیا هاوار و قێڕین هەر وەسا فلوکلۆرا ڕووسی بکاردینت حەتانەها وی زێدەتری 1500 کارتون کێشانە و پێشەنگەه لە ئەوروپا و ئوکراینا هەنە. ئەو دبێژت وەک هونەرمەند کارێ وی ئەوەک و bi pênûsek tîş xweçekdar bikit û berdewam bit tevî ku layangirên wî heş karê wî nekin. Raporta Anne Rice, Hêlin Sindî, Dengê Amerîka. ڕۆژی دووشەممە بەرپرسێکی ئەفغانستان ڕایگەیان ژمارەی کوژاوەکان بەهۆی ئاگرکەوتنەوەی کەش ترێلەیەکی نەوت هەڵگرەوە لە تونێلی ساڵانگ پاس لە بەرزایەکانی ئەفغانستان بۆ 31 کەس بەرز بووە و دەیان کەسی دیکەش بەهۆی ئاگرکەوتنەوەکەەوە بریندار بوون. ڕووداوەکە درنگانێکی ڕۆژی شەممە لە پارێزگای پەروان لە باکووری کابوڵ ڕوویداوە و ڕێبوارانی هەردوو دیوی دەواازەی شاخەکە گیریان خواردووە. شرافەت زەمان عمار وتەبێژی وەزارەتی تەندروستی گشتی ڕۆژی دووشەممە بە ئاژانسی فرانس پرسی ڕاگەیاندووە بەهۆی ڕووداوەکەەوە لایانی کەم 31 کەس گیان نەدەستدا و 37 کەسیش بریندار بوون. دەواازەی ساڵانگ کە یەکێکە لە بەرزترین ڕێگە شاخاویەکانی جیهان کە بەرزیەکەی نزیکەی 3650 مترە لەلایەن پسپۆڕانی سەردەمی سۆڤێتی جارانەوە لە ساڵانی 1950دا دروستکراوە و تونێلێکی تەنگەبەرە و تونێلێکی سەختە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ل باجار حلب چه عریما کردستان جه خودیکرنا آجلان یه بناو راسان بزنین سانین جه بو برهمینان شیر جه هولندا آنین عریما کردستان عراقی اونها هجمار وان گهشتی نزیکی 1000 سری پیامنیر مل حلب چه راپورتک آماده کریه. بە سیستەمێکی پێشکەوتوی جیانی بزنی سانین لە هۆڵنداوە هاوردەی هەڵەبجە کراوە و لە کێڵگەی ئاژەڵداری ڕاسان بەخێو دەکرێن بە مەبەستی سوودوەرگرتن لە شیرەکەیان کە هەموو بزنێک خاوەنی داتا و زانیاری تایبەت بەخۆیەتی. سیستمی بەڕێوەبردن لەم شەڵگەی ئێمەیە لە ڕێی سۆفتوێرێکەوە بێ ئەو بزنانەی کە هەمانە هەر هەمویان خاوەنی داتا و زانیاری خۆیانن لەو بەرنامەیە تۆمار کراوە و هەر بزنێک ڕۆژانە کە عیلاجی بۆ ئەکرێ بە عیلاجەکەشیەوە داخڵەکرێ ینی چی وەرگرتووە چەندێک دەرمانی وەرگرتووە چ دەرمانیش وەرگرتووە چەند جار زاوە چەند کاری بووە کارەکانی نێرن یامێن هەموو داتا و زانیاریەکان لەو سۆفتوێرا تۆمارەکرێ و هەر بزنێکیش کە نەخۆش ئەبێت ئێمە هۆسپیتاڵ پێنمان هەیە لێرە ینی جیاکرێنەوە لەم پێنانە نابن پێنی خەستەخانەمان هەیە جیاکەینەوە شیرەکەی تێکەڵ بە ئەو شیرە ناکرێت کە ئەخرێتە بازاڕەوە. بزنەکان سەرەتا ژمارەیان 300 سەر بووە ئێستا ژمارەیان بەرز بووەتەوە بۆ 1000 سەر جگە لە شێوازە سروشتیەکەی بۆ زۆربوون شێوازی دەستکردیش لە ڕێگەی سوودوەرگرتن لە تۆوی بزنەکانەوە بەکاردەهێنرێت.
شێوازە تەقلیدیەکە ئەوەیە کە نێر ئەخەینە پاڵ بزنەکان لە وەرزی زاوزەیە لە وەرزی بەتەگەهاتنی بزنەکانە ئەمە شێوازێک و شێوازێکی ترمانەیە کە بۆ یەکەم جارە لە هەموو عێراق و کوردستانیش یەکەم جارەوە بکرێت کەڵدانی دەستکردمان کردووە بۆ بزنەکانمان تۆمان لە باشترین نێری سانینی هۆڵندی وەرگرت و لێرە بەکارمانێناوە بۆ بزنەکان. لە کێڵگەکەدا بزنە شیردەرەکان و کارەکانیان لە یەکتری جیاکراونەتەوە. شیرەکە دوای ئەوەی وەردەگیرێت لە ڕێگەی سیستەمێکی ئۆتۆماتیکیەوە ئامادە دەکرێت بۆ بازار. دۆشین بۆ بزنەکان دەکرێت بە ئامێرێکی ئۆتۆماتیکی کە هیچ بەرکەوتەیەکی لەگەڵ دەستی مرۆڤانیە. شێرەکە بۆ کووتمان قڵە بێ بۆ تەنکی ساردکەرەوە لە ماوەی 4 ساعاتە ئەتوانێت پلەی گەرمی شیرەکەدا بڕۆزێنێت بۆ 4 پلەی سەدی و لە دوای ئەوە شیرەکە ئێمە خۆمان لە کارگی خۆمان پاسورایزی بۆکەین بۆ پلەی 75 لە پلەی 75 پاسورایزی بۆکەین و ئامادەیەکەین بۆ هاوڵاتیان. خواردنی بزنەکان هەر لە کێڵگەکەدا لەلایەن کارمەندەکانەوە بەرهەم دەێنرێت کە ڕووبەرێکی فراوانیان بۆ بەرهەمێنانی خواردنەکەیان ئامادە کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ئاژانسی فەرمی ژاپۆن KCNA بڵاوی کردەوە کۆرەی باکوور ڕۆژی سێشەمە استراتیژی نوێی ئەمنی ژاپۆنی بە گۆڕینی بنەڕەتی ژینگەی ئاسایشی ناوچەکە شەرمەزار دەکات و هۆشداری دالەوەی کە نیشانی دەدات هەڵبژاردننی ژاپۆن چەندە هەڵە و مەترسیدارە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆریای باکوور ئەم لێدوانی داوە چەند ڕۆژێک دوای ئەوەی ژاپۆن گەورەترین گەشە سەندنی لەشکری خۆی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئاشکرا کرد لە کاتێکدا گرژیەکانی هەرێمەکە و لەشکرکێشی و داگیرکاری رووسیا لە ئۆکرانیا ترسی شەڕیان لێکەوتۆتەوە. پلانی بەرفراوان و 5 ساڵەی تۆکیۆ لە ژاپۆنێکی ئاشتی خوازانەدا بیری لێ نەدەکرایەوە. بە پشبەستن بە بودجەی ئێستا ئەو وڵاتە دەکاتە سێهەم گەورەترین وڵاتی جیهان لە دوای ئەمریکا و چین لە ڕووی بودجەی لەشکریەوە. وەزیرە دەرڤایە ئوسترالیایە پێنی وانگ ڕۆژە سێشەمێ داخواز کرد کە وڵاتیان کە لە چینێ گرتینە وەرن بەردان دەمەکێدا کە ئەو سەردانە بێژینێ دکە. وانگ دێ ببە یەکەم دیپلۆماتکارە ئوسترالیایە کە دێ 4 ساڵاندا سەردانە چینێ دکە. سەردانەکە کە ئارمانج ئەوە تێکەلیەن ئالۆز ڕاوەستینە و ڕۆژە سێشەمێ و هەروەها ji Australyayê biçew li gel şêwirmendê Çînê û wezîrê derva Wangî hevdîtinekê pêk bîne û berî çûyîna xwe diyar kir ku dê mijara 2 Astraliyên girtî were rojevê. Rojnamevanî Astralya Jinglei di tebaxa 2020 de ji hêla berpirsên Çînê û Yang Jong ew jî İsraîliyê ku ji dayikbûyê Çînê bû di çileya 2019 de hatibûn girtin. سەرۆکوەزیرانی خاکی کاریبی هۆڵنددا لە سنت مارتن ڕۆژی دووشەمە داوای لێبوردنی هۆڵندای سەبارەت بە ڕۆڵی هۆڵندا لە کۆیلایەتیدا بە کتوپڕ و بەناچاری ناوبردووە. هەروەها لە دوای ئەوە پەرلەمان خۆی بە دوورگرد سەبارەت بە هەڵوێستێک بەرامبەر ئەو ناوچە کۆڵۆنیەی پێشوو کە جێگایەکی گەشتیاریە و بەناوبانگە لە کاریبی و ژمارەی دانیشتوانەکەی زیاترە لە 42,000 کەس. وتارەکەی برۆتی لەلایەن چالاکوانانەوە پێشوازی لێکرا و بە مێژووی ناودێرکرا، بەڵام پلانەکە یەکلاییکەرەوە نییە و بۆ چاکردنەوە و قەرەبووکردنەوە هیچ شتێک لەو بارەیەوە باز نەکرا. لەبری ئەوە وا بڕیارە سندوقێکی 200 ملیۆن یۆرۆیی دابمەزرێنن بۆ دەستپێشخەریەکان بۆ یارمەتیدانی ڕوبەڕووبوونەوەی میراتی کۆیلایەتی لە هۆڵندا و کۆڵۆنیاڵەکانی پێشووی ئەو وڵاتە بۆ بەرزکردنەوەی پەروەردە سەبارەت بەو پرسە. دەستەیەکە سۆندخواران یا لۆس ئەنجلسێ ڕۆژە دشەمێ ئەکتەرێ سینەمەی هاروی وینستن بە زێدەگاوین سێکسی سوژدار دیتە ئەو ji بۆ وینستن سوژدارکردنا دویەمە. دامەزرێنەرێ فیلمên Miramax ji sala 2017 ve bûye rûyê iddiayên destdirêjiyên seksiya bi navê Me Too. Lê New Yorkê 23 sal ji ber sûcê zayendî
گرتیه. ده 5 هفته گواهیدان ده لدادگاه بلندا لوس آنجلس 4 کسان ده ناو ده چیکرا بلگه فیلمان جنیفر سیبل نیوسوم که جنا پاریزگار کالیفرنیا ادعا کرد که وینستن ده ناوبرا 1004 و 2013 ده دستریجیا سیکسی لوان کریه. بینر هجال و دره کرد کنکشن بداوی ها تا جارکدن ببینن ناف خیر و خوشیه ده. هر شاد و بختور بس.